چیرۆکی گەنجێکی بە ئیرادە و دڵسۆز و زیرەک و کارمەندێکی لێهاتووی دەزگای میدیایی کورساتان بۆ ئەگێڕینەوە کە کاکبیلالە کاکبیلال نەجمەدین کە لە بەشی ئایتی دەزگای میدیایی کورسات کارەکات ئەو کەسەی کە سەلماندوێتی هیچ شتێک ڕێگر نییە لەوەی بگەیت بە ئامانجەکانت لەوەی هەوڵ بیت بۆ گەشتن بە ئامانجەکانت بەرهەمجەزا کە یەکێک لە وێنەگرە بەتوانەکانی دەزگای میدیایی کورساتە فۆتۆستۆریەکی لەسەر کاکبیلال ئامادە کردووە کە ئێستا بینەری فۆتۆستۆریەکە بین کە بەڵام پێشوی کە بچینە فۆتۆستۆریەکە ئەکرێتەوە بڵێم کە دەزگای میدیایی کورسات تەنیا شوێنێک نییە بۆ کارکردن بەڵکو ماڵی هەموو کەسانەیە کە بەداهێنان و لێهاتووی خۆیان ئەناسرێنەوە کە بێگومان کاکبیلالیش یەکێکە لەو گەنجە لێهاتوانەی کە ئەندامێکی ئەم خێزانە جوانێ.